ئەویش کۆڕێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی ڕۆمانی ڕەشە ڕەیحانە بەڕێوەچێت بە ئامادەبوونی چەندین نووسەر و ئەدیب لە هەمان کاتیشا چەند خەڵاتێکی ڕێزلێنان پێشکەش بە کۆمەڵێک نووسەر و ڕووناکبیری هەڵەبجەکرا. وەزارەتی ڕۆشنبیری خەڵاتی ڕێزلێنان دەبەخشێتە کۆمەڵێک نووسەر و ڕووناکبیری هەڵەبجە. لە پەراوێزی مەراسیمێکدا کەیانە و سیا چەمانەی ڕێکی خستبوو بۆ ناساندن و خوێندنەوەی ڕۆمانی سیا ڕێحانە ڕەشە ڕەیحانە. وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستانیش خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە ژمارەیەک لە نووسەر و ئەدیب و ئەو ڕووناکبیرانەی کە خزمەتیان بە بواری ڕۆشنبیری گەلی کورد کردووە. لە بەشی یەکەمی مەراسیم کە ناساندن و خوێندنەوە بوو بۆ ڕۆمانی سیا ڕێحانە لە نووسینی ڕزا بەهمەنی و نووسەر سەرکاو فەیرزۆ کاری وەرگێڕانی لە شێوەزاری هەورامیەوە بۆ زمانی کوردی بۆ کردووە. دوای خوێندنەوە بۆکردنی و ناساندنی بەسەر ئامادەبوواندا دابشکرا. هاوکات وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمیش خەڵاتی وەزارەتی بەخشیە ئەو نووسەرانەی کە لە ماوەی پێشوودا خزمەتیان بە ئەدەب و هونەر و گەلی کورد کردبوو. خوێندنەوەی خوێنەران زۆر بەباشی ینی شێوەزاری هەورامی نووسراوە کاری وەرگێڕانم بۆ کردووە بۆ زمانی شیرینی کوردی سۆرانی و ڕۆمانەکە دەلالە دەکات لە ناوچەی هەورامان لە گوندی شۆشمێ و نەوسوو سەر بە پاوە لە ڕۆژەڵاتی کوردستان. ئەم ڕۆمانە کۆمەڵێ بابەت لە خۆی ئەگرێ لەوانە خۆشەویستی و شۆڕشی با بڵێن ئیسلامی ئێران و ڕووخانی و سەردەمی شاو ئەوانە تا دواتر شەڕی عێراق و ئێران و بەشێکی تریشی ئەچێتە دەرەوەی وڵات بۆ هەندەران و ئەوانە لەوێ کۆتایی بە ڕۆمانەکەیت بەگشتی ڕۆمانەکە بابەتی خۆشەویستی و کۆمەڵاتی و ئەوانە لە خۆی ئەگرێ. دیارە ئەم پرۆژەی ڕێزلێنانە لە نووسەران و ئەدیبان و هونەرمەندانی کورد پرۆژەیەکی دوورمەودا و لە ڕابردوش تا پرۆژەیەک بۆ کە کارمان لەسەر کردووە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک هەتا لەوانەی کە لە دەرەوە دیارم پرۆژەیە بۆ ئەوەیە کە وەزارەتی ڕۆشنبیری لاوان پێزانینی خۆی بۆ هەموو ئەو قەڵەمە بە بەڕشت و نووسەر و ئەدیب و ئەوانەی کە لە کایی فەرهەنگیمانە خزمەتیان بە کتێبخانە بە وشە بە فەرهەنگ و توراسی ئێمە کردووە. وەزارەتی ڕۆشنبیری لاوان لە ماوەی ڕابردوشدا بەشێک لەو نووسەر و ڕۆشنبیر و هونەرمەند و ئەدیبانەی بەسەر کردووەتەوە چ لە ناو هەرێمی کوردستان چ لە پارچەکانی تری کوردستان یاخود لە دەرەوەی کوردستانیش وردە وردە کارمان لەسەر کردووە و بەشێکیشیان ماون کە لە بەرنامەماندانا کە سوپاس و پێزانین و وەزارەتیان ئاراستە بکەین. ئەم ڕۆژ خۆتانەزانە هەڵەبجە مەڵبەندی شاعران و نووسەران و ئەدیبانە توراسێکی گەورەی هەیە قەڵەمێکی زۆر لێرە خزمەت بە کتێبخانە و بە وشەی کوردی دەکەن. ئەمڕۆ وەزارەتی جکی ڕۆشنبیری لاوان لە درێژەی و پرۆژەیدا بەشێک لەو نووسەر و وەرگێڕ و ئەدیبانەی ئەم سنوورەی بەسەر کردەوە ڕێزلێنانی پێبەخشیون و ئەم پرۆژەی ئێمە پرۆژەیەکی بەردەوامە و ئومێدەواریشم ئەگەر لایەنێکی تەر معنەویش بێت پێزانینی وەزارەت بێت بۆ هەموو ئەو قەڵەمانەی کە خزمەت بە بواری کولتور و فەرهەنگی ئەماکەن. بەشی یەکەمی تایبەتە بە کتێبەکە، بەشی دووەمی تایبەتە بە ڕێزلێنان